سودانی دژی مەرجێکی چوارچێوەی هەماهەنگی بۆ دانانی سەرۆک وەزیرانی نوێ دێتە دەنگ. تورکیا هێزی زیاتر بەرەو ڕۆژاوای کوردستان دەبات، هەسە دەش دڵنیایی دەدات. زانیاری نوێ لەبارەی موچەی مانگی دە و چارەنووسی موچەی دوو مانگی کۆتایی ئەم ساڵە ئاشکرا دەکرێت. لە نوێترین دیداریدا محەممەد شیع سودانی سەرۆک وەزیرانی ئێسای عێراق ڕای دەگەێنێت ناکرێت کەسێک بۆ سەرۆک وەزیران دابدرێت کە بەشداری هەڵبژاردننی نەکردووە و هیچ کورسیەکی لە پەرلەمانی عێراقدا نییە، بەڵکو دەبێت ڕێز لە دەنگ و ویستی دەنگدەران بگیرێت و کەسێک دابدرێت کە لەو هەڵبژاردنە زۆرترین دەنگی هێناوە. ئەو لێدوانەی سودانی ئاماژەیە بۆ مەرجێکی چوارچێوەی هەماهەنگی کە دەڵێن بۆ دانانی سەرۆک وەزیرانی نوێ ژمارەی کورسی و بەشداریکردن لە هەڵبژاردن بە پێوە ناگیرێت، بەڵکو دەکرێت کەسێک لە دەرەوەی لیستەکانی هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق دیاری بکرێت. سودانی پێی وایە ئەو بێڕێزیکردنە بە دەنگدەران و ئەو کەسەی دەکرێتە سەرۆک وەزیران کەسێکی لاواز دەبێت ئەگەر پاڵپشتی جەماوەری نەبێت. چەند سەرچاوەیەکی هەواڵی ڕۆژاوای کوردستان ئاشکرایان کردووە شەوی ڕابردوو کاروانێکی سەربازی تورکیا چووەتە ناو شارۆچکەی سەرەکانی ڕۆژاوای کوردستان. فەرماندەیەکی ئەسەدەش دەڵێت دۆخەکە ئاساییە و لەژێر کۆنتڕۆڵدایە، کاتێکدا چەند ڕۆژێکە جموجوڵی سەربازی تورکیا لە سووریا زیادی کردووە. با گوێرەی راپۆرتە ڕۆژنامەوانیەکانی میدیاکانی نزیک لە دەسەڵاتی سووریا و میدیاکانی تورکیا، چالاکیە سەربازیە زەمینیەکان لە سووریا لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی بەچاو زیادیان کردووە. باوتەی سەرچاوەکانی ڕۆژاوای کوردستانیش سوونی ئەو هێزەی سوپای تورکیا لە ڕێگەی دەواازەی عەدوانیە بووە لە ڕۆژئاوای سەرەکانی. بەپێی زانیاریەکان چەندین کاروانی سەربازی هێزە چەکدارەکانی تورکیا لە سێ ڕێگای جیاوازەوە چوونەتە ناو سووریاوە کە بریتین لە عەفرین سەرەکانی و باکووری حەلەب. دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند موچەی مانگی دەی ئەم ساڵ مسۆگەر کراوە و لەگەڵ موچەی مانگی دوازدەی موچەخۆرانی عێراقدا خرج دەکرێت. لەبارەی موچەی مانگەکانی 11 و 12 ژووتی تەنها لە دوو حاڵەتدا ئەگەری خەرجکردنیان هەیە. یەکەمیان دەبێت بەغدا فەرمان بکات و وەزارەتی دارایی عێراق لە ساڵی 2026 بیدات. ناوبرا و ئاماژەی بەوەش کرد حاڵەتی دووەم ئەوێت لە کاتی گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی نوێی عێراق هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان ئەمە بکەنە خاڵێکی گفتوگۆ کە لە بودجەی ساڵی 2026دا مادەیەک زیاد بکرێت و تایدا ئاماژە بۆ بکرێت دوو موچەی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2025 نەدراوە پارەی بۆ تەرخان بکرێت. هاوکات دوێنێ شەو ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند ئەگەر بەغدا بڕیاری نردنی دوو موچەی کۆتایی ئەم ساڵ بدات هەرێم 220 میلیارد دیناری داهاتی ناوەخۆ ڕادەستی بەغدا دەکات.